ئەمڕۆ کۆبوونەوەی دەوری پەیوەندیە سیاسیەکانی لایەنە کوردستانەکانی کەرکووک لە بارگای مەڵبەندی شەشی کەرکووک یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڕێوە چوو. کۆبوونەوە بە کۆی کۆدەنگ بوون لەسەر ئەم خاڵانەی لای خوارەوە. یەک، سەرجەم لایەنە کوردستانەکانی کەرکووک بە توندی ئیدانەی ئەو هێرشانە دەکەینەوە کە لەلایەن وڵاتی تورکیاوە بۆ سەر ڕۆژاوای کوردستان کراوە و دەکرێت و پشتیوانی لە خەڵکی ڕۆژاوا دەکەین و داواکاری نەتەوە یەکگرتوەکان بە ئەرکی خۆی هەڵسێت لە بەرامبەر هەر پێشێلکاریەک. دوو، پشتیوانی لە مافەڕەوەکانی خەڵکی عێراق بەگشتی دەکەین و جەخت دەکەینەوە لە پێکەوە ژیان لە نێو پێکهاتەکاندا. سێ، داواکاری بەرپرسی یەکەمی حەزبە کوردستانەکانی کەرکووک لە نزیکترین کاتدا کۆبوونەوەیەک ڕێک بخەن بۆ هەر ئەگەر و پێشهاتێک کە لە ناوچەکە دێتە ئاراوە. چوار، داوا دەکەین حکوومەتی ناوەندی هەرچی زووە دیاردەی عەسکەرتاریەت لە کەرکووک کۆتایی پێبیهێنێت و مەلەفی ئەمنی شارەکە ڕادەستی پۆلیسی شارەکە بکە.